تۆیەک مۆدێرنەوە ئەولەما چیمان لێوەرگرتووە گەنجەکانمانە چن بۆ خارج کە دێنەوە خۆزگە فیزیان لەگەڵ خۆیانە بێناتەوە خۆزگە علمی کیمیان لەگەڵ خۆیانە بێناتەوە خۆزگە ئەلەکترۆن خۆزگە تەیارە فێریان کردینایە چۆن فاروق دروستکەین چۆن پێشکەوین چۆن ئەم ئومەتە خزمەتکەین فێریان کردینایە 20 دانە ساڵە بۆ کێشەی کارەبا لە وڵاتەیە حەل نابێ هاتایەتەوە تەکنەلۆجیایەکی بۆ بیناوتەیە ها ئێمەش وەکو ئەوان بە ئاوا فێربین خۆزگە ئەوە نا ئەگەر یەکێکی واشماتیا بۆ ڕۆشتەوە یەک زەلام نایە بڵێ کاکە کەریمە چەند تۆ هاتووی تۆم عیلمە پێ تۆ دکتۆراویە ناوە تۆ بووی بە پرۆفیسۆر لەو بوارەیە ئەمەگەی ئیهمالەکەن هەڵەسێتەوە ڕاتەوە بۆ ئەوێ ئەڵە بەخوا لێرە قەیدی ئەم عیلمە نازانەوە بە خەڵکی وڵاتە نایە بڕۆمەوە بۆ ئەوێ بەڵام ئەگەر هاتەوە فێری ڕقسکردن و گۆرانی وتنێکی باش ببوو 50 قەنات شەڕێتی لەسەری 50 جەریدە و مجەلە شەڕێتی لەسەری بچێ مقابلەی بکە باشە جەنابەت تۆ چۆن توانی ئەم هونەرە جوانە بەدەستبێنی باشە تۆکو هونەرمەندێک کە توانیتە لە بواری ئەم هونەرەیە ئەسپی خۆ تاو بدەیت و نازام کەری خۆ ناڵ بکەیت و بارگیری خۆ کورتان بکەیت و دەمەکەن بەم قسانە و ئەویش دانیشێت لێ خۆی لێبێ بە زەلامێکی زۆر مهم و ئەمێ زۆر مهمە بە چێوەڵا گۆرانیەکی وتووە میلەتی ڕزگار کرد میلەتیش ئالەو حاڵ و وەفایە لەو گرانی و نەبوونی و کێشە و فەساد و گەندەڵی و مەگەر خوا بزانێت